بینەران و بیسەرانی ماکی ئاپۆرانویست خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکە و لە تەوەرێکی دیکە بە ئێوە شاد بووینەوە لەگەڵ بەڕێز هیوا سەید سەلیم چاودێری سیاسی و نووسەر تاوتوێ و دەردەشەی بابەتێکی گەرم و گرنگی ناو گۆڕەپانی سیاسی عێراق و تەنانەت هەرێمی کوردستانی شەکەین لەوتەی کابینەکەی عەلی زەیدی دەست بەکار بووە هێشتاش کە تەکمیلە نەبووە بەڵام دۆسیەکی زۆر گەرم ئێستا لە عێراق تاوتوێ کرێ کە بابەتی چەکدانانی گروپە چەکدارەکانە خەریکە وردە لە عێراق گروپەکان چەکدانێن کە لە سەرای سەلام و دەستی پێکرد وە ئەوەی چاوەڕێن دەکرا ئەسایبی عەلی حەق و ئەوانش کە زەرتون بوون هاوڕێی وایانی ئەبینی گروپە چەکدارەکانەوە چونەتە ناو سوپای عێراقی هەر عەلەمی عێراق هەڵەدەن و ئەو پرۆسەیەکی زۆر گرنگە لە ڕاستە خۆش پەیوەستە بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە دوجار چونکە قسە لەسەر پێشمەرگە و لەسەر مەنزومەی ئەمنی هەرێمی کوردستانی شەکرێ بە تێڕوانینی ئێوە ئەو پرۆسەیە ئەگاتە سەر ینی هێزی پێشمەرگە شەکرێتەوە هەندێک لە چاودێران پێیان سوپرایز بوو بەڵام من پێم سوپرایز نەبوو چکە بەڕاستی لە عێراقدا فشارەکان زۆرن هەر پێکهێنانی کابینەکە خۆی لە خۆیدا دەتوانین بە پێکهێنانی کابینەکە بڵین سوپرایز چکە بینیمان ململانێ لە نێوان مالکی و سوودانی دووستونی حکومڕانی جیاواز لە نێو ماڵی شیعە ینی تەنانەت یەکیان ڤیتۆی ئەمریکی لەسەر بوو یەکیان ڤیتۆی ئێرانی لەسەر بوو بەڵام بۆ دەرچوون لەو ئەزمەیە بینیمان لەسەر کاندیدی سازان کە پێی دەگوترا سوپرایزەکە عەلی زەیدی بوو عەلی زەیدی کاتێک کە پشتیوانی لێکرا و متمانەی پەرلەمانی بەدەستێنا یەکێ لە مەرجەکانی ئەمریکا بۆ پشتیوانی لەو کابینەیە نەک پێش ئەوەی ناوی عەلی زەیدیش بێ هەموو ئەوانی تریش کە ناویاندات ئەوە بۆ ئەمریکا بە مەرج پشتیوانی لە کابینەکە دەکات کە دەبێ یەکێ لە بەرزەکان ئەو بوو دەبێت چەک لە دەستی دەوڵەت بێت تەنانەت کۆشکی سپی بەڕسمی ڕایدەگات بەڵێ سەرۆکی ئەمریکا بە فەرمی ڕایدەگەیان ینی موسەساتی ئەمریکی سەرۆکی ئەمریکی دایانگوت ئەبێ ئەو گروپە چەکدارانە نەمێنن جا ئەو بە تەنیا پەیوەندی بە کابینەی نوێ عێراقەوە نیە بگرە پەیوەندی بەو هەموو گۆڕانکاریانەیە کە لە ناوچەکە ڕوودەدەن دەبینین لە دوای ئاگربەستا من ناومناوە ئاگربەستە لە زۆکەی بینی ئەمریکا و ئێران دەبینین یەکێ لە مەرجەکان ئەوەیە دەبێ ئێران دەستبەرداری پشتیوانی هێزە چەکدارەکان بێ لە ناوچەکە لە لوبناان ترامپ قسەی جیاوازە کردی بوو زۆر گەشتبین و سەخر گەشتبینە لەبەرەوەی دوێنێ و پێرێ ڕێکەوتنی بینی لوبناان و ئیسرائیل هەیە بۆ چەککردنی حزبوڵڵا لەوێ یعنی تۆ سیرکە هەمووی هاوکاتە لەگەرێک لە حزبوڵڵا لە لوبناان چەک دەکرێت لێرە هێزەکان بە ئیرادەی خۆیان چەککان دادنێن و دەچن ینی ئەوەی جەنابەت باست کرد ینی ئەگەر سەرای سەلامیش ینی کە پێشتر لە نێو پرۆسەکە نەبوو بەشداری هەڵبژاردننی نەکرد بوو مختەدا سەدر دەست پێشخەری کرد بۆ چەکدانان زۆر زار هەندێک خەڵک خوێندەوەی بۆ مختەدا سەدر هەڵەیە بەڵام ئەوەی مە تێگەیشتین زۆر ژیرانە سیاست دەکات خۆی و هێزەکەی ناکاتە قوربانی دەست پێشخەری کرد لە کۆتایی هەفتەی ڕابردوو یەکەم هێز بوون کە چەکەکانیان لە سامەڕادانا لەوێ دەستیان پێکرد لە پارێزگاکانیش ئەوە جێبەجێ دەکەن بەڵام ئەوەی کە خەڵک پێی سوپرایز بوو ئەوەی ئەسای بوو کە بەڕاستی لەبەرەوەی ئەسایب لە هێزە هەرە توندڕەوەکەی نەهشتی شعبی باش کرا بوو هەر ئەوانیش بوونیان دەشاردەوە ینی بەشێک بوون لە جەنگەکە لە پاڵپشتی ئێرانیان کرد بەڵام تێگەیشتن کە هەم هەڕەشەکە جدیە هەم پرۆسەکە خۆت زیینەوە هەڵناگرێت بۆیە ئەوان بەڕاستی ئەوان و سەرای سەلام و عەسابی ئەهلی کە قەیس خەزعەلی سەرۆکایەتی دەکات لەگە کەتایبی ئیمام عەلی لەنێو ئەو هێزانن کە دەست پێشخەریەکەیان قبوڵە و بە عملیش هەنگاوەکەیان نا بەڵام لە پاڕوانیشدا هێزی ترێ مەسەرەن سەید شوهەدا حزبوڵڵا نوزەبا ئەوانە کە پێشتر لە لیستی تیرۆری ئەمریکا بوون بڕوا دەکەم ئەوان چاوەڕێ بکەن ئەمریکا لە لیستی تیرۆر دەریان بێنێت و ئەوانیش پرۆسەکە بنێت بەسکاکی وا ئێستا بۆ چونێکێ ئەڵێ سیاسەتی ئەمریکا ئەوەیە گروپی نادەوڵەتی ناڵێ بە نمونە حزبوڵڵا بۆ نمونە هێزەکانی سووریای دیموکرات کە نزیکترین هێزی ئەمریکا بوون شەڕی تیرۆری نێودەوڵەتیان کرد کوردەکان لە سووریا هیچ نەما لەگەڵ بۆ ئەمریکا و هاوپەیمانان لە بواری شەڕی تیرۆرە ئەنجامی دەدەن بەڵام تاوانی 2000 تێکەڵاوی سوپای سووریا کرانەوە
دەڵێن ئەمە پرۆسەیە کە هەموو ڕۆژلاتی ناوەڕاست دەگرێتەوە گروپی نادەوڵەتی کە دەوڵەتی نەبێ و نابێت چەکی بەدەست بێ دەبێت ئەم چەکە لە دەستی دەوڵەت بێ جاگە بەو پێوەرە بێ کە کوردی سووریا گرتەوە هێزەکانی سوورای دیموکرات بەو پێوەرە بێ دەبێت هێزی پێشمەرگەش بگرێتەوە بەتاکید ینی ئەو داوایە هەیە هەر بە تەنیا چەککردن یان ئیندیماز نییە ئیندیمازی هێزە ئەوەکان بۆ هێزی دەوڵەتی بە تەنیا نیە بگرە قسە لەسەر شتی تریش دەکرێت بە تایبەتیش ئەو سیاسەتە ئێستا تۆم باراک لە ناوچەکە پەیڕەوی دەکات دەتوانین بڵێن پێشەنجی ئەو سیاسەتە تۆم باراکە پێشتریش تەنانەت خۆشی لە سەفەرێک کە بۆ ئیزمیر کردبووی بەدەر لە ئەوکو باسم کرد لە تێکەڵاوکردنی هێزە نادەوڵەتیەکان هێزە سەربازیەکان باس لە گۆڕینی سیستمی حکومڕانی ناوچەکەش دەکا نمونەی ئەوە دێن تۆ دەڵێ ئزمیر شارێکە مسلمان و جوولەکەی تیادا دەژین ئەزمیر کات کە پێشتر بەشێک بۆ لێوەنان و ئەوە یعنی قسە لەسەر ئەوەیە تەنانەت باس بۆ گەڕانەوە سیستمی مرکزی دەوڵەتی مرکزی و بەڵێ لێدوانی زۆریشی داوەکە ئەو جۆرە بیرکردنەوە ئەو جۆرە سیاسەتەی ئەمریکا بەڕاستی مەترسیە و بەگەڕانەوە بۆ مرکز و دبینیمان لە سووریا وایان کرد ینی کوردیان کردە قوربانی لە ڕێ ئەو ڕێکەوتنەی کە لە پاریس کرا لە چوارچەوە سەفقەیەک لە نێوان شەرع و ئیسرائیل بینیمان کورد لەوێ بوو بە قوربانی لە لوبنانیش خەریکن ینی ترسەکە لێرێ بەڵێ هێزی پێشمەرگە ئێستا بەرپرسانی عراقی سیاسیەکان میدیاکانیان قسەی لەو بارەوە فڕەدەدەن کە هێزی پێشمەرگەش بە هەمان ڕێچکەی هێزەکانی سووریای دیموکرات تێپەڕێ ئەگەرچی ینی ئێمە دەتوانین بڵێن هێزی پێشمەرگە لە چوارچەوەی دەستوری عراقی لە مادەی 121 دەستور لە فەقەڕەی 5 باس لە عڕس ئەقلیم دەکا پاسەوانی هەرێم دەکا بەڵام دیسان فشارەکان زۆرن مەترسیەکان مەترسی جدین یعنی لەسەر ئەوەی کە سبەی ڕۆژێ فشار بخەنە سەر هێزی پێشمەرگە و بە خۆشمان لە زمەمانداوە ئەو مادە دەستوری باست کرد ئەتوانێت بەرگری لەو مەترسیە بکە بەخۆ دەزانانی هەر بەندێکی دەستوری کاتێکی کاری بۆ دەکرێت هەم ئەوەی کە دژیەتی و ئەوەی تیش ئەوەیە دەتوانێت قسە بکە مەسەڵەن ئێمە دەتوانین بڵێن لە دیبازەکەش هەر هاتووەکە هەرێم هێزێکی خۆی هەبێ بەڵام کە دێ ناو تەفسیر و جزئیات دەڵێ شەیتان لە تەفاسیلدای بەڕاستی ئەو کاتێ دەتوانن لەسەر ژمارەکە بیانومان پێ بگرن لەسەر ناوەکە بیانومان پێ بگرن بڵێن باشە خۆیەوە عرەس قلیمتانێ هێزی پێشمەرگەچی وەزارەتی پێشمەرگەچیە یعنی ئەگەر مەبەستیان بێ دەتوان بڵێ لە مادە دەستوریەکەش دەتوانن ینی شەڕی دەستوریشمان لەگەر بکەن هەست ناکەی بەشێکی ئەساسی خەتای خۆمانە بە دڵنیایی یعنی هێزی پێشمەرگەی کوردستان 10 ساڵە هاوپەیمانان بە خەریکیان لە 2014ەوە زیاتر لە مەسلەی پڕچەکردن تدریب پێکردن سیاسان هەیە چاکسازی لە ریزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان یعنی خۆیان لە ناو یاسا چاکسازیەکە چیان داوا دەکرد لە هێزی پێشمەرگە هێزی پێشمەرگە بکەنە هێزێکی یەکگرت و نیشتیمانی لەژێر هەژمونی حەزب نەمێنێت یعنی لەسەر پرسی دارایی شەفافیت هەبێ یەک ژمارە حسابیان هەبێ کە مەرجەعەکەی وەزارەتی پێشمەرگەیە ئیتر ئەوانەیە کرد بۆ مەرجی پشتیوانی بەڵام ئێمە نەچوینە ژێرباری ئەو داوای هاوپەیمانان مەسلحەتی ئێمە زۆریش تەنانەت گەیشتە ئەوەی سێ وڵاتی گەورەی نێو هاوپەیمانی بەدەر لە ئەمریکا هۆڵەندا ئەڵمانیا ئیتالیا بەیان نامە دەرکەن قوسڵخانەیان لە هەولێر داوا بکەن ئەگەر ئێوە چاکسازی نەکەن ئێمە دەستبەرداری پشتیوانەکانی ئەو بەیاننامەیە لە خۆ نییە نا هۆشداری بوو چەند ساڵی ئێستا ساڵە هەمان دەڵێن بەس باشە کاکی وابا بینە سەر بە بۆچونێکی جیاوازتر بەشێک لە خەڵک لە هەرێم کوردستان دەڵێن باش ئەگەر پێشمەرگە لە دەستی حەزب نەمێنی لە دەستی شەخص نەمێنی لە دەستی فلان بارێگا و فلان بارەگا نەمێنی شخصێک بە ئارزوی خۆی لیوایەک دروست نەکاو بەکاری بێنێ و لە نیزاعی سیاسی بەکارتێ لە نیزاعی حزبی بەکاردێ بچێتەوە سەر مەنزومەیەکی دیفاعی عێراق و لەوێ موچەی باش بێ و مەشقی هەبێ و جلوبەرجی و حتا لە جلوبەرگ و لە خواردنەوە گۆڕاکاری بەسەردادێت تا موچەکەی عیبی چێنی یەکی لە خاڵە ناکۆچەکانی نێوان هەرێم و بەغدا ئەوەیە هەرێم داوای دەکرد
هێزی پێشمەرگە وەکو سیستەمی بەرگری وەکو لەوێت چۆن سەربازێک موچەی چیە تەقاعودەکەی چیە چەککردنی چیەوە وای لێ بگرێت بەڵام ئێستا ئێمە وەکو دوو کەس کە لێرە مناقەشە دەکەین داوا بکەین دەڵێن ئەوە بەڕاستی خیانەتە چەکردنی هێزی پێشمەرگەیە بەڵام خۆی داوای دەکرد طبیعی ئەگەر خۆی داوای بکە نا ئەمە پێم وایە دەبێت پێشمەرگە بە خصوصیەتی خۆی نەکەر وەکو ئەوەی لە دەستور بڕاستی ئەمن لەگەر ئەوەی دەستور نیمە خراپە کەم مافی دەستوریراوە کەم مافی پێدراوە بڵ لە دەستور پێ دەڵێ ئەتوو بەس عرس ئەقلیمیت هەیە عرس ئەقلیمیش ئەتوو پاسەوانی سنوورت هەیە ئەوەی کە هەتا ئەو لیوا و فرقە و ئێستا کرایتە دەڤەر یعنی ئەو فێڕی کردیان لە هەفتا ناوەکە گۆڕا دەڤەر یەک و دەڤەری دوو ئەمە لە بەرنامەیەکی باسمان کرد من و تۆ گوتمان وەکەوەی کە ئەوان هاوپەیمانان و ئەمریکا پێخەشین بێ نەزانم هەفتای گۆڕیوە بۆ دەڤەری یەک و دەڤەری دوو نا ئەوەی کە ئێستا ڕوودەدا ئەو قسانەی کە خەڵک جورئەت دەکا باسی هەڵوەشانەوەی هێزی پێشمەرگە بکە لەوەیە کەم بە خۆمان بیانومان هاویشتەی خۆ پارتی و یەکێتی بیانووی ئەوەیان داوە کە نەیانتوانی هێزی پێشمەرگە بکەن هێزێکی نیشتیمانی یەکگرت و سەر بە هەرێمی کوردستان بۆیە دەبێت پێشببینی بکەن فشارەکان سبەی ڕۆژێ زیاتر بن ئێمە دەبێت بەڕاستی داکۆچی و پێداگری لەسەرەوە بکەین دەبێت هەرێم بە خصوصیەتی خۆی هێزەکەی ببینێ هێزی پێشمەرگە کە قوربانی زۆری داوە لە شەڕی تیرۆریستە لە شەڕی ڕژەمی بەعز لە شەڕی جوندی ئیسلام لە شەڕی تیرۆریستانی داعش بۆ خصوصیەتە بمێنێ ئەگەنا ئەوەی تۆ باز دەکەی وەڵاوە لە خود لە بەرژەوەندی خودی هەرچەندە شخصیت و مێژووی پێشمەرگە بەراورد ناکرێت بە گروپە چەکدارە لە یاسا دەرچوار و تیرۆریستانی کە ئێستا لە عێراقا هەن هەرگیز ئێمە ئەوە بەراورد ناکەین چکە شکۆی پێشمەرگە سێ هەندی ئەوان و چوار هێندی ئەوانە وامە دەڵێ پێشمەرگە شانازینەتەوە ئیمانە بەڵام ئەوەی کە پێشمەرگەی وەکو هێزێکی نادەوڵەتی و ناقانونی و بەداخەوە کە لە چوارچەوەی مەنزومێ بەرگری هێشتۆتەوە خۆمانی کە هەمیشە فشاری حزب و هەیمەنەی حزب و دەستێوەردانی حزبی لە ناو هێزی چەکدارەکان هێزی ئەمنی هێزی پێشمەرگە هەبووە ئەمە وای کردو بەم دۆ خەبڕوە بەڵام من بۆ چونی شکەم هەیە کاکی وە پێم وایە ئەگەر ئەمریکاش نەبێ ئەگەر دەوڵەتی عێراقش وجودی نەبێ ینی هەر شتێک نەمێنێ بە ناوی دەوڵەتی عێراق هەر شتێک نەمێنێ بە ناوی ئەمریکاش پێم وایە بەم جۆرە ئیدارەدانی هێزی پێشمەرگە هەر خراپە هەر دەبێ بکەین هێزش نیشتیمانی هەر دەبێ ئێمە وازی لێبێنین حزب وازی لێبێنێ لێگەڕێ بە پرۆسیەکی نیشتیمانی ئەمە ئەزمموی تاڵمان هەیە ئێمە لە دەست پێک گوتمان هێشتا هێزی پێشمەرگە خۆی ڕانەگر بوو ساڵانی سەرەتاینەوەت کاتی کێشەی سیاسی لە بینی پارتی و یەکێتی دروست بوو هێزی پێشمەرگە بەکار هات بۆ شەڕی ناوخۆ بەڕاستیەوە کە ینی مێژوێکی ڕزۆ هێکزار ڕەشە لەوەدا لانی لە شەڕی پارچەکانی تری کوردستانی شەماشت ئەزمموی تاڵمان هەیە لەوە دوای ئەوە با لێی گەڕین بڕین شەڕ قرار درا ئیتر شەڕ کۆتایی هات تەحریم کرا لای سەرکردەکانی کورد بەتایبەتی پارتی یەکێتی بەڵام ئەو مەترسیە هەرماوە کاتێ ناکۆچیەکان لە 16 ئۆکتۆبر دروست بوو تەنانەت ئەو لیوانەی کە یەکیشیانگر بوو هەر ڕۆژی پاشی هەر یەکە چووە حزبارەکەی حزبەکەی خۆی بۆیە بەو شێوەیە ینی ئەو ئێستا دەتوانین بڵین هێزی پێشمەرگە تا ڕۆژی ئەو ڕۆژ کە وعدیان داوە تا مانجینۆ بە ساب چاکسازێکە زێبەزێ بکەن ومێت دەکەین وابی ینی بەس قسە نەبی ئەگەنا بەو شێوە هەر لە ترکزێ هەر ڕۆژێ ناکۆچی بکەوتە نێوان ئەو دوو هێزەکە جارش کە دابش بن دابش بێ واگەری پێکدادانیش دروستبی کێمە باس لەوە دەکەین دڵن هێزی پێشمەرگە بێتە هێزێکی نیشتیمانی بەڕاستی لە خەمی ئەوە داینا دەنەوێت هێزی پێشمەرگە مەقاشی دەستی حەزب نەبێت ئەوەی کە ئێستا هەیە لە انتخابات بەکاری دێنی بۆ حزبایەتی بەکاری دێنی تەنانەت هێزی شخصەکانە کاکە وەڵای و بە کۆی لەکردنی هێزێکە کە سەروەریەکی یەکزار گەورەی هەیە لە ململانێتە کە تول بەکاردێ بزبێت بینی ماخۆ ڕووداوەکانی سلێمانی لە بینیەوە هێز چووە سەر یەکتر لە زار و ئەوانە بەڕاستی ڕووداوانە ڕووداوی تاڵن میسان ترسی هەیە کە دەڵێ لەگەر ئەوەن کە هێزی پێشمەرگەیە بگرێ لە بەرێمە ئەزمموی خراپمان ئەمریکا هەڵپەیمانانیش ئەمانە ئەوزانن بە وردەکاریەوە بەیانی دێ مناقەشە لەسەرەکە لەسەر مێز لەگەڵت دانیشێ پێتەڵێت تۆ هێزەکەت نیشتیمانی نییە هێزەکەت یاسا لە چوارچەوە یاسانیە بە شخصی بەکارت هێناوە لە ناکۆچی بەکارت هێناوە بۆ حیزبایەتی بەکارت هێناوە لەبەرەوە هێزی پێشمەرگەی کوردستان ئەبێتە قوربانی ئەو
ئەو عقلەتی کە تا ئێستا ڕێگە نادا پێشمەرگە وەکو هێزێکی کوردستانی لە چوارچێوەیەکی قانونی نیشتیمانیدا ڕێک بخرێ ئەوەش مەترسیە گەورەکەی کە پێم وایە تۆمباراکیش و ئەمریکاش و هاوپەیمانانیش لە ئێمە باشتر ئەوگەداری وردەکاریەکان یعنی تۆ سیر کە خەڵکی کوردستان نیگەرانە کە تۆ بازارت قۆرخ کردیە جومگەکانی دەسەڵاتت قۆرخ کردیە بەڵام هەموو ئەوانە بەقەدەر قۆرخکاری لە یەکەکانی هێزی پێشمەرگە مەترسینی کاکە ناکرێت خەڵق قبولی نییە هێزی پێشمەرگە بێ سەروەریە بێ شەهیدیدا بێ قوربانیدا بێ شەڕی داعشی کرد بێ بەڵام من هێزی هەندرێن بم سەر بە هەندرێن شێخراغ ینی قبولیتی پێی خۆشە هێزی پێشمەرگەی کوردستان بی کاکە ئەوەی کە ئێستا هەیە بەڕاستی نەک هێزی حەزبە هێزی شخصەکانی شەخۆ بەبێ شەرمیش ناوی دەینن فەرماندە فلان و فەرسەر بە لیوا فلان و نازانسە کە بە پێی هەموو پێوەرەکانی سەربازیش بی یاسایی و دەستوریش بی تەمەنی کەسەکە مساعد نییە بۆی کەەوە فەرماندەی من بێ ڕاستی چی لەو 20 ساڵە لە 30 ساڵی ڕابردوو چی ینی چ شتێک ڕێگای لە هەرێمی کوردستان گرتووە لە دەسەڵاتدارانی هەرێم گرتووە کە گەنج بموارێت ڕاکێشن ئێستایان توانی بموارێت گەنج ڕاکێشن سەربازی خۆی بکە و پێشمەرگایەتی خۆی بکات 2 ساڵە ساڵ هەر لە ڕوانگەیەوە دەزانی ئەو پرۆژه یاسایی بۆ تەزنیدی ئیزباری تەقدیم کراوە زۆربەی لەمانی عراق یەک پەرلەمانتاری دەسەڵات پارتی و یەکێتی واژۆی نەکردێ پشتیوان ناکات چکە لەگەر تەزنیدی ئیزبارینین بە معنaa ئەوە دەڵن بەو ناوەی کە سیاسەتی سەردەمی باسە نە لەبەرەوەی هێزەکە لە بەدەستی هێزە دەسەڵاتدارەکان هەیە شیعەوە هەتا پارتی و یەکێتی دێتە دەر دەبتە شتێکی نیزامی هەر کەس مافی خۆی هەیە 3 مانگە 6 مانگە 12 مانگە سەربازی خۆی دەکەی و تەواو ئەرکە نیشتیمانەکەی خۆی جێبەجێکا و ئەو کاتی دەفتەر خدمێ دەفتەر خدمەی هەبێ و ینی بە شارازیەوە بەسەر بەرزیەوە ئەڵێ من سەرباز و باشی خۆم و پارتی و یەکێتی دژن لەبەرەوەی لەبەر لە ژێر ڕکێفی خۆیان ناوێ بەڵێ سبێ ڕۆژێ لە هەڵبژاردنەک بەکاری ناینی فشاری لێ ناکەی ینی نایکەی بە کۆیلە و دەستی خۆت ئێستا بەداخەوە بەشێک لە پێشمەرگەکان دەبینین لە مەزرعی بەرپرسان وەکو کۆی لە مامەڵیان لەگەر دەکرێت ئیشیان پێ دەکەن بڵێەوە چەند جار گەورە کراوە بینیەوە هەمووی بەداتا کەمە قسە لەسەرەوە دەکەین لە پەرۆشیمانە بۆ شکۆ و ناوبانجی هێزی پێشمەرگەی کوردستان ئەو هێزەی کە ئێستا باس لەوە دەکەێت 100 ساڵە بە ناوی زیازیات چکە زیاتر لە کۆماری کوردستان لە مەهابات لەوێەوە ناوی پێش کۆماری مەهاباتیش هەر هەبووە بەڵێ لە شۆڕشەکانی تری کوردستانی شەرە بووە بەڵام وەکو ناو لە دەتوانین بڵین لە کۆماری مەهابات ناوی پێشمەرگە لەو نیقاشەی کە ئەو جەدەلەی کە دروست دەبێت کە دوایی سایەسیەک پێشنیار دەکا و ناوە بەڕاستی ئێمە کە قسە لەسەرەوە دەکەین ئاوڕێ هەندرێن بەڕاستی لە پەرۆشیمانە بۆ ناوبانگ و بۆ ئەو تاریخە جوانەی هێزی پێشمەرگەی کوردستان ناکرێ بێتە ڕیزی میلیشاکانی حەشدی شاعی بەڕاستی گوناهی زۆرانە دەرحەق بە پێشمەرگە یعنی تاوانە دەرحەق بە پێشمەرگە ئەمڕۆ بەراورد بکرێ بە گروپە تیرۆریستیانە بە گروپە کەس نەک وەلایەن بۆ عێراق نییە وەلایەن بۆ دەرەوەی عێراقەیە یعنی بەکرێگیراوی دەوڵەتە چی دیکەنە گوناحە ئەمڕۆ وای لێبێ لەگەڵ پێشمەرگە بەراورد بکرێن لەگەڵ پێشمەرگە ناویان بێ لەگەڵ پێشمەرگە کە ئەمە خۆمان مسەبەبین من لێرەدا بەڕاستی شتێک زۆر سەرنجڕاکێشام دوێنێ ڕۆژنامەنووسێکی بەناوبانجی کورد کە لە ئەمریکا و پەیامنێری یەکێک لە کەناڵە ناسراوەکانی کوردستانیشە بەڕاستی دیار کوردایگە لە ڕۆژنامەنووسە ئەپرۆفشناڵەکانە بە خۆی لە ناوەندی بڕیاری ئەمریکی نزیکە یعنی چەند جار ڕوبەڕوو لەگەڵ سەرۆکی ئەمریکا پرسیاری کردووە لەگەڵ ئەندامانی کۆنگرێس لەگەڵ کۆشکی سپی یعنی لە چوارچێوەی وتارێک ناکرێ مامەڵە لەگەڵ ئەو بۆچوونانی ئەو بکرێت ئەو هۆشداریمەبان لێرە تاییدەم پشتیوانیان بۆ هۆشداریەکەی ئەو داوا بکەین هێزەکانی دەسەڵات ئەو وتارە بخوێنەوە بیخوێنەوە هەندوەری بگرێت بە هەندوەری گرێتەنە تەحلیل نییە نەخێزانیاناتە لە ناوەندی بڕیاری ئەمریکا بە کوورد دەڵێ بڵێ بە سەرکرداتی بڵێ ئەوە زانیاری ئێمەوێ ڕای دەستخۆشیمان بۆ دیار کووردە لە هۆشداریەی کە داوێتی بە بەرپرسانی کورد لە باشووری کوردستان جارێک تریش ئەو تەوەری ئەمڕۆ تەرخانمان کرد من و هاوڕێم هەندرێ شێخ ڕاغێب قسەکردن لەسەر ئایندەی هێزە چەکدارەکان و ناوهێنانی هێزی پێشمەرگە جارشتی لە ڕوانگەی پەرۆشیمان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و بەراورد نەکردنیان
بەهێزە میلیشیا چەکدارەکانی تر داوا دەکەین هەنگاوەکانی چاکسازی لە ڕیزی هێزی پێشمەرگەی کوردستان و یەکگرتنیان لە چوارچێوەی هێزێکی نیشتیمانی بکرێتە کردار چیتی دەستی بە هاوپەیمانان نەکرێ چکە مەترسێکە جددیە لەگەر ڕێزمان بۆ ئێوە کە لەگەر ئەو تەوەرێ لەگەرمان بوون.